سڵاوتان لێبێ ئەزیزان، ئەم پرسیارانەی کە ئێستا وەڵامی دێنەوە ئەبایە دوێنە شەو لە لایفەکەمانە جوابی بدەینەوە. بەڵام بەداخەوە بەهۆی خراپی خەتی ئەنتەرنێتەوە نەمانتوانی وەکو پێویست لە خزمەتتان نابین، بۆیە بە ناچاری هاتین ئەم ڤیددیۆمان بۆتان ئامادە کرد ئینشاءڵڵا بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانتان وەربگرنەوە. هەموو پرسیارەکانمان هێناوە حازرمان کردووە، وەڵامتان ئەدەینەوە بەسەر و بەسەر چاو. ئەگەر پرسیاری دیکەشتان هەبوو ئەو کاتە هەر لە ڕێگەی ئەم ڤیددیۆ کە پاشەوەی بینەری بوون ئەتوانن پرسیارەکانتان بۆمان بنێرنەوە بۆ ڕوونکردنەوەی زیاتر و وەرگرتنی زانیاری زیاتر ئینشاءڵڵا. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، وەکو وتیشمان بە هاوڕێیانتان بناسیێنن. دەست بە وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێوەی خۆشەویستەکەین. پرەنسس ئەپرسێت بەڕێز پێش چەند مانگێک کە تەنەزولم کردبوو هەر ئەو کات تۆماریش بووم، دیارە ئەمە ساڵی پێشووتر تەڵەبە بوو و تەنەزولی کردو و هەندێک بابەت. بەڵێ تۆ ئێستا تەڵەبەیت و هیچ مشکلەیەکت نییە و پێویست بۆ ناکا بڵێ جاری دیکە ناوی خۆت تۆمار بکەیتەوە. مادام تەنازولت کردبوو لە تۆماریش ئیشی خۆت تەواو کردووە، بەڵێ ئێستا تۆ قوتابی ئەو شوێنەی. هێمن گۆرانە پرسێ تخوایەکێک جوابم داتەوە بڕی پارەی ئێواران و پارالێل هەمان بڕا و بۆ پەیمانگەی پەرستاری چەندە لە ئاکرێ و بەردەڕەش. بەڕێزم، مەوزوعی پارالێل و ئێواران جیاوازی هەیە بە نزیکەی 500,000 دینار لە پێش داشکاندنە. واتە ئەگەر پارالێل بە 2 ملیۆن بێ ئەوە ئێواران بە 1.5 ملیۆنێکە. نزیکەی 500,000یان بینە 200 ئەتوانین بڵێن 200 تا 500,000 جیاوازیان هەیە لە بینی پارالێل و ئێواران. وە بۆ پەرستاری لە ئاکرێ و بەردەڕەش ئەوانە هەمووی 1.5 ملیۆن ئێستا داشکاندن کراوە بووە بە 825,000 دینار. باشە برام. کاکە مستەفا گۆرانە پرسێت سلام عەلیکم و عەلیکم السلام و ڕەحمەت الله. بەڕێزم، من کۆنمرەم 95.704 ناوم لە پەرستاری دهۆک هاتۆتەوە. دەتوانم خۆم بۆ چ بەشێک دابەزێنم یان چ بەشێک باشە خۆم دابەزێنم لە دهۆک؟ بەڕێزم، ئەگەر تەبان لە دهۆک کێشەکە لەوەیە تۆ بەشێکی زۆر باش وەرتی گرتووە، یعنی بەشی پەرستاری لە دهۆک بەڕاستی حیفە دەستکاری بکەیت. بۆچی ئەتەوێ بیگۆڕی هۆکارەکە چییە؟ ینی حەزەکەم هۆکارەکە تێبگەم. بۆچی ئەتەوێ بیگۆڕیت؟ ئایا گۆڕینەکەت هۆکارەکەی چییە؟ لەبەرەوە پێم باشە نەیگۆڕیت. ئەوە بۆ دابەزینیش ئێستا ئەوە کۆدێک داخڵەکەین بزانین ئەو بەشەی کە ناوی جەنابەت وەرەگرێ چی باشە و چی باش نییە بۆی ئیشاڵڵا ئێستاکانە پێتەڵێن. با کۆدەکەمان داخڵ بکەین بۆ ئەوەی بتوانین بە ئیسراحەت ئیشاڵڵا ئەو بەشانی کە بە ڕێزت وەرەگرێ یان بە نزیکەی بە ڕێزت وەرەگرێ ئەوە پێت بڵێن. بەڵێ کاکە مستەفا، ئێستا ئەبینین لە دهۆک 96.4 بۆ کەسی گشتی وەریگرتەوە بە ڕێزت معادلەکەت کەمترە تۆزێک. یعنی وەکوتم ئایا بە تەمای دای بەزێنیتە کوێ؟ لابووری پزیشکیە یان کۆلێژی زانستە تەندروستیەکانت مەبەستە ئەتەوێ بۆی دابەزێنیت؟ لە کۆلێژی زانستی تەندروستی زانستی سڕکردن دەرەجەکەی زۆر بەرزترە لەوە. لە زانستی لابووری پزیشکی بە هەمان شێوە لە پەرستاری بەرزترە. ئەگەر ئەتەوێ بۆ ئەندازیاریەکان دای ببەزێنیت، کۆلێژی ئەندازیاری لێرە تەماشایکەین، کۆلێژی ئەندازیاری تەلارسازی بە هەمان شێوە، شارستانی احتیمالە وەرت بگرێ، بەشی شارستانی، میکانیک، کارەبا و کۆمپیوتەر ئەوانە دەرەجەکان وەرتەگرێ. ینی قسمەکەی خۆت بەڕاستی قسمێکی زۆر باشە. بەڕاستی پێم حیفە جێگاکەی خۆت بگۆڕی. بۆچی ئەتەوێت زەرەر لە خۆت بدیت و جێگاکەت بگۆڕی؟ پەرستاری بەشێکی زۆر باشە. یان دەبێ بیستە مەعهەد سەیدەلە، یا دەبێ بیستە شارستانی، ینی شوێنێکی وانە بەڕاستی بۆی بڕۆی. ئایشە مەحموود دەڵێ بۆ هەموو ماندوێتی شەوە لایف بۆ ئێمە دەکەنەوە، بەڕاستی جێگەی شانازین خوا لێتان ڕازی بێت. سپاس بۆ هەموو شتێک خۆشمان دەوێن. ئێمە شەڵێن سپاستانەکەین، دەستان خۆش بێ. ئەو کۆمنتانە بەڕاستی هێز و تااقەت و توانایەکی باشمانەداتێ بۆی زیاتر خزمەتی ئەوەی بەڕێز بکەین. کاکە مەتین دۆڵەمەڕیەڵێ زۆر سوود لە زانیاری ئاڵتونیەکانت وەردەگرین، برا هەر سەرکەوتوو بدی ئیشاڵڵا. سپاس، ئیشاڵڵا هەوڵەدەین هەموو زانیاریەکانمان لە ئاڵتونەوە بیگۆڕین بە ئەڵماس بۆ ئەوەی بەڕێز بۆی زۆرترین ئیسفادەی لێ بکەن. مامۆستا دێهات ئەڵێ کاک سرود لەوە خراپتر ڕوویدایە لە کاتی کە مەنهەجی خوێندن زۆر قورستر بوو لەوەی ئێستا نمرەی بەرزیش زەحمەتتر بوو، بە نمرەی زۆر بەرز لە کۆلێژ و پەیمانگەی نزم وەرگیران.
لە وڵاتی معجزەکانین بەڕاستی حقیقەتە ینی ساڵانی پێشووتر لەوانەیە دەرەجە زۆر بە زەحمەت هاتبێتەوە لەوانەیە بە معدلی 85 و ئەوانە شتوانی بێتیان کۆمەڵێک بەشی زانکۆ لە ئەندازیاری لە توبیەکان هەتاکو کولی تۆب لە 1992 توانیانە بچرنیانی خوێندنی خۆیان بکەن ینی بەڕاستی حیفێکم زۆر سەیرە بە تایبەت ئەم ساڵ ینی گەورەترین غەدر لە تەڵەبە کراوە بەداخەوە ئینشاڵڵا بە هیوای ئەوەی ببێتە خاڵێک با بڵێن خاڵێکی دەستپێک بۆ ئەوەی سیستمی پەروەردە و خوێندن بەرەو پێشەوە بڕۆ ئینشاڵڵا ئەو کێشانە نەمێنێت. نارین دهۆکیاڵێ سڵاو تکایە ئەندازیاری ئەم ساڵ کەمترین کۆنمرەی لە دهۆک وەرگرتووە واتە مەبەستی ئەوەیە لە دهۆک کەمترین کۆنمرەی ئەندازیاری بەڕێزم لە ئەندازیاری 94.4 تەبانەوە بۆ گشتیە ئەوەی ئێمە باسیەکەین تقریبان ئەگەر بێت و بەپێی دەرەجەی ئەو بەڕێزەکە لە پەرستاری بە 95 پوین شتێک وەرگیراوە نزیکەی دەرەجە و نیمێک فەرقیان هەیە یان بۆ 2 دەرەجە هەندێک شوێنیش 3 دەرەجە تقریبان ئەتوانین بڵێن کەمترین دەرەجەیەک کە وەرگیرا بێت 90 بووە لە ئەندازیاری میکانیک وەکو زانکۆی دهۆک. ئەگەر زانکۆی پۆلیتەکنیکی دهۆکیش تەماشا بکەین لە بەشی تەکنیکی ئەندازیاری نزیکەی تقریبان هەروەکوتم لە دەوروبەری 90 تقریبان ئەو دەرەجانە کەمترین کۆنمرە بووە کە وەرگیراوە. سارە پرسێت مامۆستا 89.55 هەبوو ناوم نەهاتەوە دەبەوێ تەقدیم بکەم بۆ بەندا و سەرچاوەکانی ئەو بە پارالێل پێویستە چی بکەم؟ بەڕێزم ئەبێ سەردانی ئەو بەشە بکەیت هەروەکو لەو کورتە ڤیددیۆیی کە لە پێش ئەم ڤیددیۆیە باسمان کرد بە خێرایی بۆ ئێوەی بەڕێزمان ئامادە کرد بۆی سوودی لێ ببینن پێویستە ئەو قوتابیانەی کە ناویان نەهاتۆتەوە لە هیچ شوێنێک واتە فۆرمیان پڕ کردوتەوە بەڵام ناویان نەهاتۆتەوە جا بەهۆی هەڵی پڕکردنەوە بێت بەهۆی کەمی کۆنمرەوە بێ هەر بابەتە دیکە بێت سەردانی ئەو کۆلێژە ئەو پەیمانگایە ئەو شوێنە ئەەکەی ئەو زانکۆیەکەی کە خۆت حەزت پێیەتی ئەچی سەردانەکەی لە بەشەکە بزانی ئایا کورسی بەتاڵیان ماوەیان نا ئەگەر کورسی بەتاڵیان ماوە ڕەزامەندیەکیان لێ وەرەگریت پاش ئەوە دیتەوە بۆ تۆماری ئەو زانکۆیە و ڕەزامەندێکە تەقدیمەکەیت و ئەڵی کاکە ئەوە دەرەجەی منە ئەوەش ڕەزامەندی ئەو قسمەیە کە کورسی بەتاڵیان هەیە من ئەمێ بسمە ئەو قسمە بەو شێوازە بەڕێزت ئەتوانیت بچیت سەردانی ئەو بەشە بکەیت و دڵنیابیتەوە لەی بزانی کورسی بەتاڵی هەیە یاننا. گوڵی سوور ئەپرسێت مامۆستا من 90.8 هەبوو ناوم لە کۆلێژی زمان بەشی ئینگلیزی هاتۆتەوە لە زانکۆی سەلاحەددین ئایا دەتوانم بڕۆمە مەعهەد پەرستاری؟ بەڵێ بەڕێزم ئەو کۆنمرەی بەڕێزت زۆر بە ئاسانی وەرێگرێ و بۆ دڵنیاییش ئێستا تەکید لە ئەو بەشە ئەەکەینەوە کە بریتە لە بەشی پەرستاری لە وەکو کۆلێژ بەڕێزت ناتوانانی بۆی بسی تەنها وەکو مەعهەد ئەتوانی ئاگادار بە لە پەیمانگەی تەکنیکی پزیشکی هەولێر بەشی پەرستاری معدلی 88.498 وەرگرتووە بەڕێزت 90.8 هەیە بەڵێ ئینشاڵڵا ئەتوانی و لە پەیمانگاکەی داوام بکەی ئینشاڵڵا. ئانۆ ئەپرسێت شیکاری شەقڵاوە دەبێتە کولیە یان نە؟ بەڕێزم شیکاری شەقڵاوە سیستمەکەی بەو شێوازەیە کە ئێستا بۆتان ڕوونەکەمەوە تەبان لە شەقڵاوە تەڵەبەکە وەرەگرێ شیکاری بە معدلی ئەم ساڵەگە هەڵ نەبم نزیکەی بەس بۆ دڵنیابوونەوە بزانین شەقڵاوە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە شیکاری نەخۆشیەکان 89.714 وەرگرتووە کاتێ تەڵەبە ئەچێتە ئەوێ لەوێ 2 ساڵ ئەخوێنێت لە ماوەی ئەو 2 ساڵە معدلێکی بۆ دەرەچێت لەسەر 60 بۆ دائنن واتە معدلی سەتەکەکەن بە 60 لەو لاشەوە 40 دەرەجە واتە لە سەدا 40 دەرەجەت لە پۆلی 12 لێ وەرەگرن بە هەردووچیان ئەبن بە کۆنمرەیەکی نوێ ڕیزبەندیەکت بۆکەن لە ڕیزبەندی یەکەم هەتا نیوە بۆ نمونە 80 تەلەبە هەیە لە یەک هەتا 40 2 ساڵی دیکە خوێندن ئەخوێنێ و شەهادەی کولی ئەدەنێ ئەوانەی دیکەش لە 41 هەتاکو 80 شەهادەی مەعهەدیان ئەدەنێ و ئەگەڕێنە ماڵەوە باشە ئەوانەی کە گەڕانەوە ماڵەوە چی بکەن ئەگە ویستیان کۆلێژ تەواو بکەن ئەبێ بچنە سیستمی پۆلیتەکنیک
کۆنمریان لە 65 کەمتر نەبێت بۆ ئەوەی بچن لە با بڵێن ئەو سیستمە داخل بن و بکەونە منافەسەوە و بۆ خۆیان کورسیشی خوێنن بەدەست بێنن بەڵام ئەوان دەبێت 4 ساڵی دیکە بخوێننەوە و بە پارالیلیش بخوێنن. ئەوە با بڵێن کۆلێژی تەکنیکی شەقڵاو بە شیشیکاری نەخۆشیەکانە بەو شێوازە ئەبێت بە کۆلێژ. محەممەد ڕەشید ئەپرسێت سڵاو بەڕێز داهاتی سەیدەلیە ئەیخواد ڕوپێوی کامی باشترە لە ڕووی داهاتەوە طبعاً سەیدەلیە باشترە لە ڕوپێوی لەم کاتە هیچ ئیشوکار و کەسابەتێک نییە بەڕاستی بەداخەوە بەڵام سەیدەلیە باشترە و ئیشی زۆرتر لەم کاتەیە. کاکەڕانیە ئەڵێ بێ زەحمەت ئەندازیاری پرۆگرامسازی بەرزتریان تەلارسازی و کامیان باشترە تکایە وەڵام. طبعاً ئەگەر هەڵە نەبم لێرانە سەبە دڵنیا بینەوە زانکۆی سەلاحەددین کۆلێژی ئەندازیاری بەشی تەلارسازی 96.480 وەرگرتووە و پرۆگرامسازیش 95 وەرگرتووە کەواتە تەلارسازی بە نمرەیەک بەرزترە لە پرۆگرامسازی و بە ئەکیدی هەرچیان زۆر باشن بەڵام لەبەر بێکاری و کەسابەتی ئمڕۆ کە پرۆژەکان وجودیان نییە طبعاً پرۆگرامسازی باشترە لە تەلارسازی. مراد کۆچەرە پرسێت کارژێڕی کار باشیان مامۆستای هەر بابەتێک وەڵاهی هەرچیان باشن بەڵام ئێستا هەردووشیان وەکو یەکن تقریبن بەڵام کارژێڕەکە تا ڕادەیەک لە مامۆستایەکە باشترە. مامۆستایەکە تەنها لە ئەهلەکان مەزان ماوە یانە بێ بە خۆبەخش و بە کۆمەڵێک بابەت بچی دەرز بڵێتەوە بەڵام کارژێڕەکە هەر چۆنێک بێت تۆزێک پایەک لەم سەردەمایە لە پێشترە بۆ ئەوەی ئێنبێت. مراد کۆسەر دووبارە ئەپرسێتەوە مامۆستای هاوڕێم پرسیار ئەکا کولی کارژێڕی ئابووری کارژێڕی کار مستەقبەل ئەبێتە چی و ئایا باشە بۆ کچان؟ کولی کارژێڕ و ئابووری بەشی کارژێڕی کار بەشێکی باشە خراپ نییە بۆ کچانیش زۆر ئاساییە ئەتوانێت لە چۆنەڵێیت فەرمانگەکانی حکوومەت لە شەریکات لە ئۆفیسەکان ئیش بکات. مامۆستا ئەمساڵ کەمترین نمرەی چەندە یاسا؟ کۆلێژی یاسا لە هەولێر ببورنەوە پارالێلە با بکەینە زانکۆلاین طبعاً لە زانکۆلاین یاسا 87.6 وەرگرتووە 87.6 کری پارالێل مە حەجمیرێلی چەندە؟ پارالێل 1.5 ملیۆن کەم کراوەتەوە بووە بە 825,000 دینار. کاکە عومەر جیهاد دەڵێت مامۆستا ئەندازیاری وزە لە بۆم هاتەوە من دەمەوێت تەنەزول بکەم کۆنمرەکەم ناوسێ ئایا مەحەڵ سەیدەلی باشترە یان بایۆلۆجی؟ وەڵا بەڕێزم بەپێی کۆنمرەکەت طبعاً سەیدەلیەکە باشترە چونکە با بڵێن دەرەجەی بایۆلۆجی تۆزێ بەرزترە ئەو هەم بۆ ئیشکردنیش بە 2 ساڵ توانی بگێتە ئیشی خۆت و کێشەشت بۆ دروست نابێ و بە خێرایی ئەگەیتە چۆنەڵی داهات و پارەی خۆت لەو باشترە 4 ساڵ بخوێنی و مستەقبەلەکەشت زۆر دیار نەبێت. لاڤینە پرسێت مامۆستا ئەگەر ئەو ساڵ ناوم لە بەشێک هاتەوە بەدڵم نەبوو دەتام ساڵێکی کە فۆڕم پڕ بکەمەوە نەخێر بەڕێزم ناتوانیت کە ناوت هاتەوە ئەبێت بچی لەوێنانە چ ئەوەی سەحبی ئەوراق بکەی واتە هەڵی وەشێنیتەوە بڵێ من ناموێ بۆی ساڵی داهاتوو فۆڕم پێشکەشکەی ئەویش لە وەزارەتی خوێنی باڵا ئەکرێت ئەگەر نا دەبێت لەوێ خۆت بکەیتە تەڵەبە و داوامی خۆت بکەی ئیجازی تەنازولەکەی یان هەر لەوێ ئەمێنیتەوە ئەوە بەو شێوازابێت بەڵام بە هیچ شێوەیەک نابێت بەجێ بێڵی و ساڵی دیکە فۆڕم پڕکەیتەوە ئیلا دەبێت سەحبی ئەوراقی بۆ بکەیت تاوەکو بتوانیت جارێ دیکە ئەوە بکەیتەوە. کاکە ژیار عیرفانە پرسێ مامۆستا ئەگەر لە چەند ساڵی داهاتوو بڕیار دەربسێت کە نازناوی دکتۆر دەدرێت بەوانەی بەشی چارەسەری سروشتیان تەواو کردووە ئایا ئەمەش دەگرێتەوە ئەگەر لەو کاتەدا لە مەرحەلەکانی دیکەدا بین؟ کاکە ژیار ئەو پرسیارە زۆر ئەکرێ بەڕاستی ئایا ئەو قەرارانەی ئێستا دەرەچی ئەوانەی پێشووتر ئەگرێتەوە یاخود ئەو ساڵە ئەگرێتەوە کە قەرارەکەی تایە دەرەچێت هەردوو حاڵەت احتیمالی هەیە لەوانەیە لەو ڕۆژەوەی کە قەرارەکە دەرەچێت لە پاش ئەوەس کەسە تەخەڕوجکە ببێتە دکتۆر لەوانەشە ئەگەر تۆ تەخەڕوجی شت کردبێ داوا بکەن دەورەیەکی 6 مانجی یا ساڵێکی تر بخوێنیتەوە ئەو ساڵی کە تۆ نەتخوێندەوە بچی تەواوی بکەی یان دەورەیەکت بۆ بکەنەوە 2 مانگ 3 مانگ یان 6 مانگ بۆ ئەوەی نازناوەکەت بدەنێ. خەنسا فەرمێ من لە هەولێرم وێژەیم کۆنمرەم زۆر کەمە لە هیچ پەیمانگەیەک ناوم ناگەڕێتەوە فۆرمم پڕ نەکردو ئێستا توانم فۆرم پڕ بکەمەوە کۆنمرەم زۆر کەمە 53 ئەگەر پارالێل بەیانی دووریش بێت ناوم ئەگەر بتوانم فۆرم پڕ بکەمەوە. بەڕێزم
نمرەی 53 لە شوێنێک ناتۆتەوە 57 نەهاتۆتەوە لە تەنها لە خەبات لە بەشی پاراستنی ڕۆک کە بەشی زانستی وەرەگرێت وێژەیەکان ئەو کۆنمرێ زۆر کەمە من پێت ئەڵێم ئەگەر ئەتوانی بڕۆ ئەهلەکان لەوێ چەند قسمێکەیە ئەتوانیت پڕی بکەیتەوە لە حکومی ئەو دەرەجەیە زۆر زەحمەتە بێتەوە بە تایبەت کە فۆرمت پڕ نەکردێتەوە بەڕێز زەید حەمەد ئەپرسێت زانکۆی پۆلیتەکنیکە لێر بازارگەری نێودەوڵەتی و زمان بەشێکی چۆنە بەشێکی زۆر باشە بۆ معلوماتی جەنابتان کورسی پڕ بۆتەوە بەشێکی زۆر باشە و زۆریش داهاتوێکی باشی ئەبێ ئیشاڵڵا چونکە دنیا بەرە و دنیای بازارگەری و زمان ئەڕوا بۆیە ئیشاڵڵا ئیسفادەی لێکەن و قسمێکی خراپ نییە. لیۆ ئێمە پرسێت کاک سرود من 90.5م هەیە بچمە چ بەشێک بەڕای تۆ بچمە مەعهەد پەرستاری تکایە جواب بەڕێزم 90.5 ئەگە بتوێ بە زانکۆڵایی ناوت بێتەوە مەعهەد شیکاری هەیە مەعهەد پەرستاری هەیە ینی ئەوانە شمول دەکات دەرەجەکەشت بۆی گونجا و هیچ کێشت بۆ دروست نابێ ئەمادا خۆت حەزت بە پەرستاری بەشێکی باشە ئەگەر نازم ناوت لە هیچ شوێنێک هاتۆتەوە یاننا ئەوە ئەگەر وایە تەنازلی بۆ بکە ئیشاڵڵا سەرکەوتۆبی حەنانە پرسێت مامۆستا ئەزیەت نەبێت ئەگەر بەشی تۆڕەکانی کۆمپیوتەر تەواو بکەم هەڵی چ کارێکم دەوێت و ئەگەر ئەوائل بێنم دەسمە کوێ ئایا دەبێت هەردوو ساڵ ئەوائل بێنم یا بەس بە ساڵی یەکەم بەڕێزم دەبێت بە هەردوو ساڵ یەکەم بێنیت و ئەوائلشت ئەچێتەوە لە هەندەسەی ئینفۆرماتیک لە شاری سلێمانی بەشی تۆڕەکان هەیە تۆڕەکانی کۆمپیوتەر هەمان بەشی خۆتەیە ئەبیتە مهندسە لەو بابەتە مهندسی تەکنیکی ینی با بڵێن ئەندازیاری تەکنیکی لە بەشی تۆڕەکانی کۆمپیوتەر تۆڕەکانی کۆمپیوتەر واتە شەبکات بۆ نمونە بینایەکەیە 10 تابقە 12 تابقە 15 تابقە هەموو کۆمپیوتەرەکان بەیەکەوە ڕەت دەکرێت ئەوە ئیشی شەبکاتە باشە هەندێک بەرنامەی کۆمپیوتەریش ئەخوێنیت بەڵام بۆ نمونە لە دائیرەیەکی حکومیە 1000 کۆمپیوتەر هەیە هەمووی بە شەبکەیەک بەیەکەوە ڕەت دەکرێتەوە لە کۆمپانیەکانی گەیاندن واتە کۆڕک و ئاسیا و ئەوانە ئەبینی بە هەمان شەبکاتی ئەنتەرنێت کە لە کۆمپانیەکان شەبکاتی ئەنتەرنێت تەوزیعەکەن ئیشی تۆڕەکان ئەو بابەتانەیە. بەڵێ بەڕێزان ئایشەخانە پرسێت دەتوانن باسی گواستنەوە دابەزین بکەن بە کورتی و چۆنێتی سکاڵاکردن سکاڵاکردن ئاعترازکردن ئەوە دەبایە ئەو لیnkە ئاکتیڤ بێ بەڕاستی تا ئێستا حاڵەتی تەڵەبەیەک نەگەیشتۆتە دەسم کە سکاڵاکەی تایە بکەم بزانم ئایا دەتەواتی بۆ تۆ یاننا کێشەمان بۆ دروست بۆ تا ئێستا لیnkەکە ئاکتیڤ نەبووە ناتوانین بەشەکان هەڵبژێرین سکاڵا هەر لەوێەوە ئەکرێت لا کێشەیەکی سوورە لە بەشی سەرەوەی ئەو شوێنێک کە ناوت لی هاتۆتەوە ئەتوانی ئەوکی گواستنەوە ئەم ساڵ ناکرێت ئەبێ ساڵێک دەوام کە لەو شوێنی ناوت هاتۆتەوە معدلت 10 کەمتر نەبێت و یان ئەوەتانێ زەواجکردن چ کوڕ بێت چ کز بێ یان دوور بێت وفاتی دایک یان باوک یا ئەوەتانی دایک و باوک لە کارمەند و با بڵێن فەرمانبەری وەزارەتی خوێندنی باڵا بن خودی وەزارەت بڵێن هەر سەر بۆ وەزارەتە بێتتر لە هەر شوێنێک داوامەکە کێشە نییە ئەمانە و ئاخر شتیش لیژنەی پزیشکیە کە ساڵانە هەتا دێت بەرتەسکەکرێتەوە بۆ ئەوی گواستنەوەکەم بێتەوە ئەو گواستنەوە ئەو کاتەیە دابەزینیش لە ڕێگەی لینکێکەوە ئەکرێت ئەلبەتە ئەگەر سکاڵاکان ئاکتیڤ ببێ و کێشە دروست نەبێت ئەتوانی هەر لێرەوە لە جیاتی دابەزاندن جێگاکانی خۆت بگۆڕی ئەگەر ئەوەش سەری نەگەر ئەو کاتە توانین لە دابەزینە کە سیستم و با بڵێن سایتەکەی ئاکتیڤ بوو بەڕێستان ئەتوانن پڕکردنەوەیەکە ئێمە ڤیددیۆمانداناوە لە ئاسۆی زانکۆ باسی دابەزینمان کردو بە پوختی شێوازی پڕکردنەوەی فۆرمەکە و چۆن بە دوای ناوەکانە ئەگەڕێی ئەتەوێت بزانی گەیشتۆتە چۆ معاملاتەکە چی بەسەر هاتووە. وەردەخان ئەڵێ دەستت خۆش بێ یاخوا سپاس بژیت بێ زەحمەت لە شەقڵاوە پەرستاری باشترە یان شیکاری بەس مەعهەد شیکاری دیبلۆم و بەکالیۆرۆسە هەردووشی نووسراوە یعنی چی؟ لە پرسیارێکی پێشترە باسی شەقڵاوەمان کرد وتمان شیکارێکەکەی بە تەنیا ئێستا ئەم ساڵیش بەشی ڤێرتەرنەری بەشی یەک دوو بەشی دیکە هەیە لە شەقڵاوە ئەگە هەڵە نەبم کارجێڕی کار یەکێک لە بەشە هەندەسیەکانیش وێنەی ئەندازەی یە شتێکی وایە ئەو سیستمەی تیا تەطبیقەکرێ وەکو وتمان ئەچیتە ئەوێ 2 ساڵە خوێنیت کۆنمرەیەکت بۆ دەرەچێت لەسەر 60 دایانەن
چل دەرەجە لە ئیعدادی دووەرەگرن واتە پۆلی 12 بە یەکە کۆیەکەنەوە لە ڕیزبەندیە لە یەک هەتا نیوە بیت 2 ساڵی دیکە خوێنی کۆلێژ تەواوەکەی لە نیوەش بە خوارەوە بیواتە لە نیوە کەمتربی ئەوە با بڵێن شاهدەی مەحەد دەدرێن و ئەچیتەوە ماڵەوە ئەگەر بتێت جارێکە کولێ بخوێنیتەوە سیستمێکی تر هەیە کە ئێمە بە ڤیدیۆ ئەویشمان باس کردووە سیستمی پۆلیتەکنیک شێواز و تەقدیماتەکە باس کراوە لەوێ ئەتوانن سەردانی ڤیدیۆکە بکەنەوە بیبینن بەوەردی بۆی لێ تێبگەن مەسەلەی شیکاری باشترە یان پەرستاری هەرچیان وەکێکن بەڵام شیکارەکە لەوەی احتیمالی بوون بە کولیە هەیە طبعاًەوە باشترە و معدلی 89.4 کەمترین دەرەجە بووە کە وەری گرتەوە بۆ ئەم ساڵ ومێد فوا دەڵێ مامۆسەجیان پەیمانگای بەشی ئینگلیزی چەندی دەوێت تەکنیکی وەرجێڕانت ئەگەر مەبەستە بەڕێزم ئێمە پەیمانگان نەماوە ئینگلیزی بڵێتەوە بەڵام ئەگەر مەبەستت با بڵێن تەکنیکی وەرجێڕانە لە پەیمانگەی تەکنیکی کارگێڕی هەولێر تەکنیکی وەرجێڕان بۆ ئەم ساڵ 67.3 وەرگرتووە بە زانکۆڵاین و بە پارالێلیش طبعاً کۆنمرەکە کەمێکدا ئابەزێت بە ئەکیدی ئەویش بریتە لە تەکنیکی وەرجێڕان 63.8 وەرگرتووە بە پارالێل ئێوارانیش دەوروبەری 60 وەرگرتووە ئەگەر 59 یان 60 شتێکی وای وەرگرتووە. پارک پەروین ئەڵێت کەمترین کۆنەوە لە مەحەد پەرستاری ئاگرێت چەندی وەرگرتووە تکایە پێویستم پێیە لە دهۆک با بڵێن لە زانکۆی پۆلیتەکنیک پەیمانگەی تەکنیکی ئاکرێ پەرستاری تقریبا نزیکەی 76-77 وەرگرتووە لەو دەورانەیە بۆ گشتی 79.714 وەرگرتووە بەڵام بۆ خۆیان عادەتەن ئەگەر 3 دەرەجەدا بەزێ ئەکاتە 76.7 دانەر ئەپەرسێت سڵاو بەڕێز من لە زانکۆی سڵاحەدین بەشی پەروەردەی بنەڕەت کوردی ناوم هاتۆتەوە ئەمێ دابەزان بکەم بۆ مەحەد ئایتی معدەلەکەت نەنووسیەوە بەداخەوە زۆر ئاساییە ئەگەر بچۆرە ئەو بەشەی کە لاکێشە سوورەکە لەسەرەوە هەیە کۆدەکەت داخڵکە و بچۆ ئەو شوێنێک کە ناود لێ هاتوتەوە لە لاکێشە سوورەکە کلیک بکە تەماشای بکە بزانە کۆنمرەکەی بەڕێزت بۆ ئایتی گونجاوە یاننا ئەگەر گونجا بوو ئەتوانی پڕی بکەیتەوە و هیچ کێشێکت بۆ دروست نابێ براگەورەکەم لەنیا ئەپرسێت سڵاو من لە ئابووری سلێمانی ناوم هاتۆتەوە دەمەوێت دابزان بکەم بۆ کارگێڕی ڕاپەڕین ئەگەر هەیە وەرم بگیرە لەوێ کۆنمرەم 83.4 وەڵاهی باشتر بوو ئەگەر بڵێن کۆدوشتەکەم بزانایە بۆی بە دەقیقی پێت بڵێم هەر بە ڕێزیشت وەکو پێشتر باسمان کرد لەکوێ ناوەکەت هاتۆتەوە لەوێنانە بڕۆ لە بەشی سەرە و لاکێشەیەک بۆ ئەوی بزانی کۆنمرەکەت لەکوێ وەردەگیرێت بەشێک هەڵبژێرە تەماشای ئەو بەشەکەت کاتەوە دابەزانی بە بکەی بزانە ئایا کۆنمرەکەت شمولێکە یان نا ئەو کاتە اعتراضەکەت بنووسە و ئینشاڵڵا ناوەکەت لەوێ بێتەوە دێلاسە پرسێ مامۆستا من ناوم لە بایۆلۆژی پزیشکی هاتۆتەوە نمرەکەم بەشی پەرستاری دەکات ئەگەر توانین بسمە پەرستاری بسم باشترە یان بایۆلۆژی پزیشکی باشترە پەرستاری باشترە یان بایۆلۆژی پزیشکی و لەبەرچی بەڕێزم بەشەکەی خۆت بەشێکی زۆر باشە بەشێکی تازەیە ئەم ساڵ بێتەوە وەزبەی یەکەمی تەخەڕوجەکە واتە بەڕێزت ئینشاڵڵا ئەبێ بە 4ەم وەزبە کە تەخەڕوجەکەی لەو بەشە بەشی شیکاری حسابە ئەو بەشە بەڵام بەشێکی بچوشی شیکاریە بەشی شیکاری بەفراوانی نییە چکە بایۆلۆجیەکەی وەرگیراوە با بڵێن شێوەیەکی عامی نییە بەڵام پەرستاریش بۆ کچان هەر زۆر باشە ئەکەوێتەوە سەر ڕەغبەتی خۆت لێرەیە ئایا ئەتەوێت لە شیکاری ئیش بکەی یا لە پەرستاری هەرچیان بەشی زۆر باشن بەڵام عادەتەن پەرستاری بۆ کچان باشترە کاکە مستەفا ئومێد ئەپرسێت ئەگەر زانکۆڵاینت پڕ کردبێتەوە ناوت لە هەر کۆلێژێک هاتبێتەوە تۆش بەشەکەت بەدڵ نەبوو ئایا دەتوانین زانکۆڵاین هەڵوەشێنیتەوە و تەحسیل معدل ئەنجام بدەیت بەڕێزم کە ناوت هاتەوە ناتوانین تەحسیل معدل بکەیتەوە بەڵام ئەگە سەحبی ئەوراق بکەی ئەتوانین ساڵی داهاتوو تەقدیم بکەیت ساڵی داهاتووش تەقدیمەکەی هەر هەمان بەشت بۆ دێتەوە لەبەرەوەی بەپێی ئەم ساڵ حسابن لەگەڵاکان ساڵی داهاتوو دەرەجە بەرز ببێتەوە یان نزم بێتەوە هیچ گۆڕانکاریەک ڕوونادا و هەمان شتە بەڕێزم کۆتا پرسیارمان لاڤینە پرسێت کری مەحەد ژمێریاری یان کارگێڕی کار چەندە ئەگە بە پارالێل بێت ئێستا پاش داشکاندن تقریبا 825,000 ئەگەر ئێواران بێت 550,000 بەو هیوای توانی بێتمان وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەینەوە ئێوەش کاتتان هەبێ و بینەری ڤیدیۆکانمان بن ئەو هاوڕێ دۆستانی کە ئێستا ئەم ساڵ پۆلی شەشن
ئاگاداریان بکەنەوە کەناڵەکەی ئەمەیان پێ بناسیێنن بۆ ئەوەی لە ئێستاوە زانیاریەکانیان لە بەردەست بێ بتوانن پێش ئەوەی بگاتە کاتی خۆی پێش ئەوەی بگاتە کاتی زانکۆلاین زانیاریەکانیان لە بەردەست بێ و بتوانن ساڵی داهات بە پشتیوانی خی گەورە شێوازێکی باشی فۆڕم پڕکردنەوە پڕ بکەنەوە و هەروەها لە ئێستاوە خۆیان ئامادەکەن ئەم کارە ساتەی ئەمساڵ ببینن کە قوتابیسی بەسەراتەوە بۆ ئەوەی ئەوانش هەوڵی تەواوی خۆیان بدەن کۆنمرێ بەرز بەدەست بێنن تاوەکو تووشی ئەو کێشە و گرفتانە نەبن ئەوەی کە لە ئەم ساڵە بۆ قوتابیان هاتبووە پێش بە هیوای سەرکردنتان هیوادارین بینەری ڤیدیۆکان بن و سوودێکی زۆری لێ ببینن و لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن وەکو وتیشمان بە هاوڕێیانتان بناسیێنن بۆ ئەوەی ئەوانیش ئەو زانیاریانێکی ئێمە بەڵاوەکەینەوە سوودی لێ ببینن هەر سەرکەوت و سەربەرز و سەرفراز بن.